سڵاوتان لەبێ خۆشەویستان، من ئێستا لە یەکێک لەو سەنتەرانم کە لە شاری سلێمانی بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئان کۆمەڵێک قوتابی کە چەند ساڵێکە خەریکی واتنەوتنەوەن پێیان لێرە ئێستا تەخەڕوجەکەن لەگەڵ کەسوکاریان هاتوون ئاهەنگی تەخەڕوجەکە بەڕێوە چێ من دەمەوێت هەندێک لەو قوتابیانە کە ئێستا تەخەڕوجەکەن و مامۆستاکانیان وەرگرم بزانم چیمان پێڵێن و هەستی خۆیان چۆن دەرەبڕن لە کاتێکا کە مۆڵەتی قورئان خوێندنەوەیان ئێستا پێدرێ و کەسوکاریان و تا چەند گرنگە دایکان و باوکان هەر لە منداڵێ و منداڵەکانیان فێری ئەم جۆرە سەنتەرانە بکەن تاوەکو لێرەوە ئاشتای قورئانی پیرۆز بکەن و ڕەوشتێکی جوان و پاک لە وانەکانە وەرگن بکەنە منداڵێکی نمونەی بۆیان لەگەڵمانە بن من ئەوان وەرەگرم و ئێوەش گوێ بیستی وەڵامی ئەوان. کاک بیلا بزان تۆ چەند ساڵە خەریکی وانە خوێندنی لە سەنتەری نووری حیکمە؟ الحەمدولێلە بۆ ماوەی 4 ساڵە بێ خەریکم لێرە. 4 ساڵە دێم بۆ لای مامۆستاکەم دەرزە خوێنم. بزانم ئێستا هەستت چۆنە کە مۆڵەتی قورئان خوێندنەوە وەرەگری دوای 4 ساڵ لە هاتن بۆ دەوام بە گەرما بە سەرما بۆ ماندووبوونەوە هەستی خۆتم پێ؟ وەڵڵا الحەمدولێلە هەستێکی زۆر خۆشم هەیە چونکە ئەمە گەورەیە ئیجازەی قیرەئات وەرگری بچیتە هەر شوێنێک لە پێش هەموو کەسێکەوەی ڕێزە لێ ئەگرن گەورەیە بۆ تۆ. زۆر باشە پیرۆز بێ ئینشاڵڵا. کەسوکارت تا چەند پێیان خۆش بووە کە بیت ئەم جۆرە شوێنانە لێرەوە دەرس بکەن؟ وەڵڵا الحەمدولێلە ئەوانی زۆریان پێخۆش بووە ئەنجە هەر لە دایک و باوکمەوە هەموویانم هێناوە دەیشیان ئەوانیش هاتوون الحەمدولێلە. زۆر باشە. چیت هەیە بۆ دایکان و باوکان بۆی مناڵەکانیان هەر لە منداڵی و ئاشنای ئەم جۆرە شوێنانە بکەن؟ وەڵڵاهی داوایان لێ یەکەم هەر لە مناڵیەوە بیانێرم بۆ ئەم سەنتەرانە بۆ ئەوەی فێری قورئان و ئادابی ڕەوشتی ئیسلام ببن چونکە ئیشێک لە ئاساسەکانی دینی ئیسلام ئەدەب و فێربوونی قورئانی پیرۆزە. ئێوە لێرە جگە لە خوێندنی قورئان و قیرائەت وانەی عەقیدەی و وانەی پەروەردەشتان پێوتە؟ وانەی عەقیدەییشمان خوێندووە بەڵێ لەگەڵ ئەدەب ئەخلاقیش. ئەم ساڵی کە با بڵێن 2020 کە کەرنتی نەبوو پەتای کۆرۆنا بڵاوە بۆ تا چەند کاریگەری هەبووە لەسەر دەرس خوێندن و دەرزەکانیەوە؟ وەڵای خۆ الحەمدولێلە کاریگەرێکی جواشی نەبووە خۆ تەلەبە هەر هات بۆ خوێندنی قورئان ئینسان هەتا مطالعەی قورئان بکات ئینسان هەتاکو زیاتر مشتاقی قورئان خوێندن بێ هیچ شتێک نابێتە ڕێگری بۆی. لە ساڵی 2013 بۆ 2014 هاتم بۆ دەستگای ڕۆشنبیری نووری حیکمە بە مەبەستی فێربوونی قورئانی پیرۆز کە لێرەدا سەرەتا با بڵێن جوزئی عەمەمان پێ ئەخوێنن و فێرمانەکەن لە لای مامۆستاکان پاشان ئیمتیحانەکەین دوایی بەپێی ئاستی تەلەبەکە ئەچێتە خەتم و بۆ ئیجازە ئەخوێنێت بۆ فێربوونی قیرائەتەکانی قورئانی پیرۆز و وەرگرتنی سەنەدی متصل. لە 2016 شەوانە خەریکی ئیجازەی قیرائەتم الحەمدولێلە ئێستا قیرائەتی 10 متەواتیرم تەواو کردووە. چەند ساڵێک لە ماندووبوون ئێستا مۆڵەتەکە؟ سواز بەخوای گەورە الحەمدولێلە. هەستی چۆنە ئێستا دوای ئەو هەوڵ و ماندووبوونە ئەو چەند ساڵە خوێندنە ئێستا مۆڵەت وەرە؟ والله هیچ جایی تر تەسەوڕ ناکەم لەو هەستە خۆشتر هەبێت کە ناوت ببەسترێ بە ناوی خۆی پەروەردگار و جبریل و محەممەد ڕەسوول الله صلی الله عليه وسلم چونکە ئێمە ئەو سەنەدەی وەری ئەگرین پێوترێ سەنەدی متصل کاتێ بە شێوەیەک ناو ئەبەسترێتەوە بە ناوی خۆی پەروەردگار کە خۆی پەروەردگار بەخشیەتی بە جبریل و جبریلیش دایبەزاندەوە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەم شێوازە وەکو تەلەبە و مامۆستا نامان ئەگاتوانە بە پێغەمبەر خوا صلی الله عليه وسلم جا تەسەوڕ ناکەم هیچ هەستێکە بێت و هیچ شەهادەیەکە بێت لەم شەهادەیە بەرزتر چ لە دنیا و چ لە قیامەت. الحەمدولێلە لێتان مبارەک بێ ئینشاءڵڵا. قسە چێ بۆ دایکان و باوکان مناڵەکانیان فێری ئەم جۆرە سەنتەرانە بکەن؟ واللهی سوپاس بۆ ئەو دایک و باوکانەی کە مناڵەکانیان مەشغوڵی ئەم شتە جوانانە ئەکەن مەشغوڵی ئەدەب و تەربیەی ئیسلامی ئەکەن مەشغوڵی علومی ئیسلامی بە تایبەتی علمی قورئانەکەی خۆی پەروەردگار ئەکەن کاتێک کە سواز بەخوا ئێستا ئەگەر لە ڕۆژانی یەکشەمان و پێنجشەمانە بێ بۆ ئەم دەستگایە ئەم چەند قاتێک کە هەمان و خی گەورە بەڕەوای زانیوە بۆمان پڕ ئەبێت و کەپسە بێت و هەمووی پڕابێت لە مناڵ لە پۆلی بابڵێنێکی سەرەتایەتی هەتاکو و زانکۆ و دوای زانکۆ و دکتۆرا و حتا پرۆفیسۆری تیا جا بەجددی داوا لەو دایک و باوکانەی تریژەکەم کە چاو لەمانە بکەن بۆ
بۆ خودی خۆیان چونکە ئێمە لێرە فێریان ئەەکەین و لێرە فێریشمان ئەەکەن کە یەکەم شت کە لە قورئانی پیرۆزە ئەمری پێکرا باشبوونە لەگەڵ دایک و باوک یەکەم شت بۆ خۆیان باشتر دوای ئەو بۆ قیامەتی خۆیان و کە تاجێکی زێڕی نەکرێتە سەریان جا لە کۆتاییە بەدەنگ خۆشەکەت چەنایەتی کورتمان بۆ بخێن بەسەرچەم ئەم مەقطعی کە خوێنم ئینشاءالله خۆی گەورە قبوڵی فەرمێ بە ڕیوایەتی خەلەف لە قیراءەتی ئیمامی حەمزە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يا أيها الناس أنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد إن يشأ يذهبكم ويأتي بخلق جديد وما ذلك على الله بعزيز ولا تزر وازرة وزر أخرى وإن تدع مثقلة إلى حملها لا يحمل منه شيء ولو كان ذا قرب إنما تنذر الذين يخشون ربهم بالغيب وأقاموا الصلاة ومن تزكي فإنما يتزكي لنفسه وإلى الله المصير. بەڕاستی هەستێکی زۆر خۆشە لەبەرەوەی تۆ ئەبیتە خادمی ئەم قورئانە پیرۆزە کە لای خۆی گەورەوە داوەزیوە تۆ بیتە خادمی قورئان دو ڕۆژ دەتوانی ئیسفادە بکەیت و خەڵکی تر فێر بکەیت وەکو خۆم چۆن ئێستا هەوڵم ماوە ماوەی 4 ساڵە بەردەوام بم شکر لەخوا بە زیابە گەشتم بە ئینجازم وەرگرت گەشتم بۆی کە دەتوانیم ئینجازە وەرگرم. چەند ساڵە تۆ خەریکی ئەوەی کە دەرس وانە نزیکی لە 2016 4 ساڵ 4 ساڵە خەریکی ئێستا ماڵەت بەڵ باشە سەرکەوتوو ئینشاءالله بزانم قسەت بۆ دایکان و باوکان چییە کە هات مناڵەکانیان لە مناڵیەوە فێری ئەم جۆرە سەنتەرانە بکەن ئامۆژگاریم بۆ دایک و باوکانەوەی کە بتوانن هەتا یعنی لەو ماوانەی کە بۆ پشووی هاوینەیە لە هەر کاتێک ترابێ بتوان مناڵەکانیان بنێن بۆ جۆرە سەنتەرانە بەڕاستی ئیسفادەیەکی زۆری لێەکەن چونکە پەروەردە و فێرکردنە یعنی پەروەردەیەکی جوانی مناڵەکەتەکە لە دوای فێری دینی خۆی گەورەتەکە کە شتێکی زۆر بارەکە تەنها قورئان خوێندنیە لەگەڵ یا دەرسی پەروەردەژە پێش قورئان خوێندنەکە پەروەردە و فێرەکە ئەدەبی بەرامبەر خەڵک و ناکۆمەڵگایە کەسێکی باشی لێ بکەن. لە ماوەی ئەم ساڵی 2020 کە نەخۆشی و پەتای ڤایرۆسی کۆرۆنا هەیە تا چەند کاریگەری هەبووە لەسەر دەوام و دەرسەکانی وڵای کاریگەریکی باشی هەبوو بەڵام لەخوا بەزیێ یعنی نەبوو ئەوەی دەرسەکانمان بوەستێ لە ڕێگەی تەلەفۆنەوە هەر دەرسەکانمان بەردەوام بوو مامۆستاکان بە بەردەوامی ئاگایان لێ بەردەوامی بەڵێ لەژێر چاودێری مامۆستاکانت بە تەلەفۆن وانەکان هەر خوێندوو و ڕانەگیرەوە. هەرسم زۆر خۆشم سپاس مامۆستاکانێکم بە تایبەتی مامۆستا عەبدولسەمەد و مامۆستا ئیسماعیل پێشم ئیجازەی دیش بەگوترێ مامۆستای ئێستاش دەخوا بەزێ بە قیراءەتێکی دیش وەرەگرم الحەمدولله. سوارە پیرۆزە بزانم لە کاتی ساڵی 2020 کە ڤایرۆسی کۆرۆنا و کەرەنتینە و ڕاوەستانی دەوام تا چەند کاریگەری بووە لەسەر دەوام و دەرسەکانیە. وەڵام من قەیرانێکی زۆر ناخۆشم پەتای کۆرۆنا بە تایبەتی بۆ ئێمە چونکە ئێمە مەکتەبیشمان هەیە زۆر دوا کۆتین دەکای دەرسەکان وی داواکارین لەخوای گەورە ئیتر پەتایمانە قوڵ بکاتەوە ئینشاءالله. دایک و باوکشت هاتوونێ بۆ ئێرە ینی کەس و کارت هاتوون بۆ ئێرە بۆ زالیان نەبوونەوە بەڵام زالیان باشە تا چەند دایک و باوکت هاندەرز بوون کە پێی بۆ ئەم جۆرە سەنتەرانە ئەم ئیجازەی مۆڵەتی قورئان خوێندنەوە زۆر هاندەرم کاتی خۆی بە مناڵی دایکمی وچەوە باوکم زۆرەی لەخوا بەزای باوکاری ئەوان هاتم بۆ ئێرە و دەستم کرد بە قیراءەتەکان. باشە چیت هەیە بۆ دایکان و باوکان کە مناڵەکان هەر لە مناڵی و فێری ئەم جۆرە شوێنانە بکەن ئەم سەنتەرانە بکەن داوا لەموو دایک و باوکێکم مناڵەکانم بێن بۆم سەنتەرێکی زۆر باشن یان هەر سەرنجێکی تریش بێکێشە ناوی ئینشاءالله داوایان لێکم مناڵەکانم بێن بۆ ئێرە ئینشاءالله. تا چەند لە ڕووی پەروەردەیەوە سوود بە مناڵەگەیەنی ئەم جۆرە شوێنان وەڵا سوودێکی زۆر باشە گەیەنە جارە ئەو پاداشەکەی لای خۆی گەورە جیهە إنشاءالله سوديش بخوان أجين بو دهات في يوم القيامة يعني إن شاء الله. في مصر صلى خيركم من تعلم القرآن وعلمه. إما دسم القرآن وبقرين قرآن بلين وبقى خلق. إن شاء الله. كنت توج لمودو أبي درس بمنعلاني كي دوا. بالله. درس بمنعلاني نو بفي برنامج نوري حكمة. إن شاء الله. زام دايكو باو كنت تاچن هندرد بون كبي بوم جور شونانا. دايكو باوكم تاو كيس زور برجديان كردوم سپاسيانكم
هەرچی شتە بۆیان دابین کردوم کە من هاتمەوە نوێ حکمە. هەر بژیت قسە چیە بۆ دایکان و باوکان کە مناڵەکانیان فێری ئەم جۆرە سەنتەرانە بکەن؟ بەڕاستی وەکو وتمان پێغەمبەر صلی الله علیه و فەرمێتی پێغەمبەر صلی الله علیه و فەرمێتی خەیرکم من تعلم القرآن وعلمه پێویستە هەموو دایک و باوکان پشتگیری مناڵەکانیان بکەن بنێرە بۆ ئەم سەنتەرانە و ئێستا زۆرها سەنتەر هەیە بە پشتیوانی خی گەورە توان بیانێرن بۆ زۆرها سەنتەر هەیە لەم بابەتانە. ئەم ساڵی 2020 کە کۆرۆنا و کەرەنتینە هەبوو تا چەند کاریگەری خراپی لەسەر دەوام و دەرس و داوامەکانیەوە خۆمان بە ئۆنلاین ئەمان خوێن کاتی کەرەنتینەکە زۆر کاریکردینەوە بگرە باشتیش بچووکە بە ئۆنلاین خێراتر ئەخوێنراوە لەوەی مامۆستاکان هەر بە بەردەوامی بە بەردەوامی قورئان ئەخوێنرا و ئێمە لێی دانەبڕابووین. من ئەلەن سەردارم لە نووری حیکمە مامۆسام لێرە لە تەمەنی 16 ساڵیمەوە الحەمدولillah ئیجازەی قورئانم هەیە وەلەو تەمەنەوە الحەمدولillah خەریکی تەدریسم و ئەمڕۆژ دوو تەلەبەم ئینشاءالله ئیجازە وەرەگرم. ینی سەرەتا خۆت تەلەبە بووی دوای تەخەرروجت کرد ئێستا تەلەبەکانیش تەخەرروجن هەر لێرە بم شێوازەیە یەکەم جار تەلەبێت ئێرە ئەبێ لێرە بخوێنی تا ئیجازە وەرەگری کە ئیجازەت وەرگرت ئەو ئیجازەیە هەم ئیجازەیە بۆ خۆت هەم ئیجازەیە وەشەکە تەلەبەت هەبێ و تەلەبە فێر بکەیت. لەم ئەم ساڵ 2020 کەرەنتینە و پەتای کۆرۆنا بەڵاو بوو زۆر کات دەوام نەبوو ئێوە چیتان کرد بۆی ئاگاتان لە تەلەبەکان الحەمدولillah کە دانەبڕین لە قورئانەکە و هەروەها بگرم ئەم کەرەنتینە ئەم کۆرۆنایە بوو بە خێر و بەرەکەت بێمە الحەمدولillah ینی من خۆم توانیم قیڕای 10 تاوکەم الحەمدولillah و هەموو تەلەبەکانی تریش کە لە ئێمە خوێن الحەمدولillah پێم قورئانەکان تاو کرد لای من و لای هەموو مامۆستاکانی تریش ئیستیغلالی کاتەکەمان کرد هەم بە تەلەفۆن قورئانمان ئەخوێن و هەم بە شێوازی تاکتاک هاتنەوە بۆ ئێرە بۆ نووری حیکمە لێرە قورئانمان ئەخوێن لە کاتێکا کە تۆزە وەزعەکە ئەخوێن کرایەوە هاتێ بوانێ. هەست چۆنە ئێستا وەکو مامۆستا تەلەبەکانت تەخەرروجەکەن؟ وەڵاهی هەستەکەم یعنی چۆن ئەڵێ دکتۆرایەکم وەرگرتووە هەستەکەم شادێکی زۆر گەورەم وەرگرتووە هەستەکەم ئیتر من بۆ مێنێتەوە ئەنیەمە بۆ ڕووناکی قەبرەکەمە بێ. لە کۆتا پرسیارم تاشان گرنگە دایکان و باوکان مناڵەکانیان ئەشنای ئەم جۆرە سەنتەرانە بکەن؟ زۆر گرنگە دایکان و باوکان ئەوەنەی کە پارە لە دەورەیەکی ئینگلیزیا سەرفەکەنەوەی پارە لە دەورەیەکی کۆمپیوتەریان لە هەر دەورێکی ترا سەرفەکەن ناڵم پارێتیا سەرفکەن بەڵام ئەوەنە جوهد و گات بۆ ئەم شوێنانە سەرفکەن بەڕاستی مناڵەکانیان ئەوەنە بێنن بۆ ئێرە ینی ئەو عەزەتە بکێشن مناڵەکانیان بێنن بۆ ئەم سەنتەرانە ینی لە هەفتەیەکە 2 ساعت مناڵ لێرە ئەبێ بەڵام یەک دنیا شت فێرە بێ یەک دنیا من خۆم مناڵ بووم لێرە بووم هێنام مناڵێ بووم باوکم هێنام بۆ ئێرە ئەوە تا الحەمدولillah ئێستا پێگەشتوم مامۆستام تەلەبەم هەیە ئیجازە ئەم الحەمدولillah باوکم سەری پێم بەرزە دایکم سەری پێم بەرزە خۆم سەرم بە خۆم بەرزە الحەمدولillah. بەڕێزان لەناو ئەو قوتابیانی کە تەخەرروجیان کردو ئیجازەی خوێندنی قورئانیان وەرگرتووە پیاوە بەڕێزەیە کە لە شاری هیتەوە هاتووە نزیکەی 452 کیلومتری بڕیوە بۆی بتوانێت مۆڵەتی قورئانەکە وەربگرێت لێرە من دەمەوێت ئێستا بچمە لای و باسی خۆیم بۆ بکە. سپاس مامۆستا بۆەوەی کە وەرگێڕانەکەمان بۆکەی ئەمێ خۆی بناسیێنێ و تەمەنی چەنە لە کوێشەوە هاتووە بەوەی لە دەمی خۆی بیبست. أستاذ شامخ أولا عرف نفسك بلا زحمة. نعم. شامخ أمين حسن ماجستير أحياء من الجهرية الطبية أنا من محافظة الأنبار قضاء هيت. لقضاء هيت وهاتوا بو إيرا محافظي سربح محافظي أنبارة بالله. ئەمێ هەستی خۆی بزانم چه هەستێکی دوای ئەو ماندووبوونەی کە لە خوێندنی قورئان ئێستا مۆڵەتەکەی وەرگرت. بماذا تشعر أنت تعبت من حصول هذه الإجازة والآن شعورك كيف؟ الحمد لله ذلك فضل الله علينا وعلى الناس ولكن أكثر الناس لا يشكرون. الحمد لله أنا سعيد جدا وفخور جدا أساتذتي ومعلمي في هذا المركز الرائع من أستاذي وشيخي إسماعيل وأستاذي وشيخي دولير أميد وكذلك سعادتي كبيرة جدا بالحصول على الإجازة في قراءة الإمام عاصم. على هستكي زور خوشم هي زور هزبة دلخوشي أكم كوسباسي ماموساكان مكان ماموسا أميد وماموسا إسماعيل طبعا هو شاكي خوتي باسي مني كأجانا من ماموسا أميد ماموسا شامخة. أكيد ذلك ضروري نعم. أنا أدعو أولياء الأمور جميعا إلى أن يلحقوا أولادهم بهذا المركز الرائع فهو مركز متميز جدا وفيه ولديه لإدارته خبرة كبيرة وطويلة في القرآن الكريم وفي تلاوة القرآن الكريم وأنا أدعو أولياء الأمور إلى إلحاق أولادهم وبناتهم في هذا المركز لتعلم القرآن الكريم فهو خير عميم كما قال الرسول صلى الله عليه وسلم خيركم من تعلم القرآن وعلمه.
ئەڵێ زۆر بە گرنگی دەزانم کە دایکان و باوکان هانی منداڵەکانن بۆ ئەم شوێنە پیرۆزانات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ چاکترینتان ئەو کەسانەیە کە خۆیان قورئان نەزان و منداڵەکانیشان فێری قورئان و خەڵکیش فێری قورئانی دەکەن. هەمومان نەزانین لە ئێستاە بەهۆی ئەو شەکۆ لە فراوانەی سۆشیال میدیا کە لە جیهانە بڵاو بۆتەوە بە تایبەتریش لە هەرێمی کوردستانە زۆرێک لە بڵین هەرزەکاران بە منداڵ و هەرزەکار و گەورەکانەوە کەوتونەتە ناو گێژاوێکی خراپەوە لە پەروەردە و لە فێرکردن بۆ وانانەی کە پێویستن بۆ منداڵ یاخود تەمەنی هەرزەکاری کە تایە بنەمای ئەخلاقی لە مناڵە یاخود لە هەرزەکاریە ئەچێنرێت لەو کەسانەیە. بەڵام فێرکردنی دایک و باوکەکان کە منداڵەکانیان فێری ئەم جۆرە سەنتەرانە بکەن لێرەوە جگەلەوەی فێری قورئانی پیرۆز و قورئانی نوری دڵانەکرێن دەرسی پەروەردەیان پێوترێ یەکەم کەسیش قازانج بکالەوەی کە منداڵەکە بێنێت بێرە هەرو دایک و باوکە خۆیەتی چونکە لێرە فێری ئەو ڕۆژتانیانەکەن چۆن ڕێز لە دایک و باوک لە چواردەورەکان بگرن. جا بۆیە زەرورە هەموو دایکان و باوکان ئاشنای ئەم جۆرە شوێنانە بن مناڵەکانیان بێن بیدەن دەسم شوێنانە و ئەو کاتە هەم لەژێر چاودێری ئێرە مێنێتەوە هەم ئەو کاتانی کە بەتاڵە مناڵ لێرە بەسەریابا و من دایک و باوکەکە دڵنیایە کە نەچۆتە شوێنێکی خراپیان بەرەو ئاخارێکی خراپ ببرێت. ئێمە بەردەوامە بین زیاترە و کەسانەی کە هاتوونە تێرە تەخەڕوجیان کردووە خود مامۆستان ئەیان دوێنین بەڵام ئەچینێ لای ناوبڕێک و ئەگەڕێنەوە لاتان. لە دوای ناوبڕەکەەوە سڵاوتان لێبێت. من هاتوومەتە سنتەرێک کە تیای داوانەی پەروەردە و قورئانی پیرۆز بە کۆمەڵی قوتابی وتراوەتەوە لە چەند ساڵێکی پێشووە. ئێستا تەخەڕوجیان کردووە. دەمانوێت بیان دوێنم بزانم هەستیان چۆنە کە ئێستا لە دوای هەوڵەماندووبوونێکی زۆری چەند ساڵە ئێستا تەخەڕوجەکەن و تا چەند گرنگە دایکان و باوکان گرنگی بەم جۆرە شوێنانە بدەن و مناڵەکانیان ئاشنای ئەم جۆرە شوێنانە بکەن بۆ فێرکردنی قورئان. بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئەم مناسەبات و بۆنانە نەریتێکی پیرۆز و ڕەسەنە کە لە کوردستانە جێی خۆی کردوتەوە گەلی کورد لە دێر زەمانەوە خۆی لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامدا گونجاندووە شان بەشانی نەتەوەکانی تری ئومەی ئیسلامی خزمەتی قورئان و سوننەت و زانستە ئیسلامەکانی کردووە و لەم دواییانەشە لەم چەند ساڵی دواییشە برێوێکی زیاتر دراوە بە زانستەکانی قورئان و قیراءات و ڕیوایات. ئەمە دەرخەری هەم عومقی گەلەکەمانە دەرخەری ئەو ڕابوون و وریابوونەوەیە کە لە هەموو جیهانە هەیە و لە کوردستانیشە سوپاس بۆخوا جێگەی ئومێدە. ئەم سەنتەرانە تەنها شوێنی فێرکردن و زانستخوازی نین بەڵکو شوێنی ڕاهێنان و بارهێنان و پەروەردەکردنی نەوەی نوێن. هەر کەسێک بێوێ ڕۆڵەکانی مناڵەکانی بە شێوەیەکی جوان و ئیسلامیانە و خواپەسەندانە پەروەردە ببێ دوور بێ لە ئافات و لە عاداتی ناشرین من پێشنیاریان بۆ کەم و داوان لێ یەکەم ڕوو لەم سەنتەرانە بکەن بۆ ناونووسینی مناڵەکانیان بۆ ئەوەی لە ڕیزی زانایانە بخوێن و بخوێنەوە ببن بە قوتابی قورئان ببن بە پارێزەری قورئان ببن بە شارەزا لە زانستەکانی قورئان. کاکتۆر و کۆزانین لە ئێستای سۆشیال میدیا بە جۆرێک بڵاو بۆتەوە هەندێک لە دایکان و باوکان گلەیەکن لە مناڵەکانیان کە وەکو پێویست نییە ڕەفتاریان وەکو پێویست نییە. بوونی ئەم جۆرە سەنتەرانە تا چەند گرنگە بۆ دایکان و باوکان منداڵەکانیان ئەو کاتە بەتاڵانەیە کە هەیەە ئایپاد و بە مۆبایل و بۆ شتانی کە بوونەتە هۆکاری ئەم کارە ساتێک کە ئێستا لە هەندێک شوێن هەیە مناڵەکانیان مەشغوڵکەن بۆ جۆرە سەنتەرانە. بێگومان باوکو دایک سەرمەشقن بۆ مناڵ باوکو دایک خۆیان هەبێ هۆگری قورئان بن هۆگری سوننەت بن هۆگری شەریعەت بن هۆگری ئاینەکەیان بن و لەسەر ئەم چەمکە بەرزانە مناڵەکانیشان پەروەردە بکەن. ئێمە لە ڕاستیە نابێ ئەو کاتانە ناوێنێن کاتی بۆشایی یا کاتی بێکاری یا کاتی بەتاڵ. هەموو کاتێک نرخ و بایەخی خۆی هەیە. ئێمە کاتەکانمان لە شتی بایەخدارا سەرف بکەین
باوکو دایکە گەر کاتی خۆی لەسەر کاری بایەقدار سەرفکە بێگومانە بێتە سەرمەشق بۆ مناڵەکانی ئەم سنتەرانە ئەم ئاهەنگانە و ئەم مناسەباتانە ڕێخۆشخەرێکی باشن بۆ ئەوەی ئێمە بزانین چۆن کاتەکانمان سەرف بکەین و لە شتی بەسوودا و چۆن بڕۆینە ڕیزی زانایانی ئومەتەوە ئینشاءڵڵا. 5 ساڵە خەریکی خوێندنی قورآنی پیرۆزم لای مامۆستا ئەلەند الحەمدوللیلا لە دوای 5 ساڵ ئیجازەکەم وەرگرت لە الحەمدوللیلا لێتان مبارەک بێ ئیشەڵڵا. لەم کاتی کەرەنتینە و ئەم وەزعی باڵێن ساڵی 2020 کە دەوام نەبوو کەرەنتینە هەبوو ئێوە چیتان کرد چۆن ینی بەردەوام بوون لەسەر خوێندنەکەتان؟ بە حکومیەوەی کە سنتەر نەمان ئەتوانی بین بۆ ئێرە دەرسەکانمان بخوێنین من لەگەڵ مامۆستا ئەلەندا بەردەوام بووین الحەمدوللیلا لەو کەرەنتینەیە بەشێکی زۆر باشمان لە قورآنی پیرۆز خوێند و ئەو ئامادەی ئەوەی تیا بوو کە یعنی هاتوچێ ماڵی یەکترمان ئەکرد و هەر بەردەوام بووین. دایک و باوک کەس و کار تا چەند هاندەرت بوون کە بەردەوام بی لەسەرم خوێندن و دەرسە؟ وەڵا بە تاکید هاندرم بوون الحەمدوللیلا ئەگەر هاندەریش نەبن ڕێگرم لێ نەبوون ئەوە زۆر باش. خۆت هەستت چۆنە ئێستا دوای ئەو هەموو هەوڵ و ماندووبوونە ئەو هەموو دەرس و دەورە ئەو هەموو ڕۆیشتن و هاتنە ئێستا کۆتاییت پێێنەوە تەخەڕوزت کرد؟ وەڵاهی جا هەستەکەی ئەمە نەخۆشە لەوانەیە ناتوانم وەسفی بکەم چونکە من دیبلۆمم هەیە لە بەشی ڕوپێویە شەهادەی ئێوەم وەرگرتووە بەقەر ئەمەم پێخۆش نەبووە. ئەمەد لە شادەی خوێندن زۆر پێخۆشترە لەبەرەوەی من هەستم کردووە ئەو خوێندنێکە خوێندومە لە وڵاتێکی وەکو وڵاتی خۆمانە خوێندنەکەم بەزایەچوە بەڕاستی چونکە هیچ بەرهەمێکم لێ نەبینیوە بەڵام بەرهەمی ئەم قورئانە بۆ دنیاە پێش قیامەت ئەنجا لە قیامەتی شاگەر خوای گەورە لێ قبول کردوین بە ڕەحمی خۆی یاخوا سەلامەت. کۆتا پرسیارم تا چەند گرنگە دایکان و باوکان مناڵەکانیان فێری ئەم جۆرە سەنتەرانە بکەن ئەم دەرس و پەروەردەی کە لێرە فێریان؟ وەڵاهی زۆر زەرورە کە دایک و باوک خەمی مناڵەکانیان بێ بەخێویان نەکەن چونکە یعنی ئەگەر بەخێوکردن بێت ئاژەڵێکیش ئەتوانێ بەچکەی خۆی بەخێوکە. حکمت لەوایە نییە کە تۆ بتانی مناڵەکەت تەنها بەخێو بکەی بەڵکو حکمت لەوایە کە خوای گەورەش عەقلیاوە بە ئێمە بتوانین مناڵەکانمان پەروەردەکەین. جوانترین پەروەردەش پەروەردەی قورئانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم پەیامە جوانەی هێناوە وەڵاهی پێویستە یعنی دایک و باوکان کەم تەرخەم نەبن. ئێستا دایک و باوکی وا هەیە من هانم یاون بۆی کە مناڵەکانیان بێنن بۆ ئێرە ترساون معقول نییە باوکێک بترسێ مناڵەکەی فێری قورئان ببێ. دیارە کە دیدگایەکی غەڵەتی هەیە بۆ قورئان ئەوانەش پێویستە وردە بە بەرنامانەتی تەلەڤیزیۆنی بە یعنی ڕوونکردنەوەی زیاتر تا ئەو دایک و باوکانەش تێ بگەن کە ئەو ترسیان نەمێنێ بۆ نمونە وازانێ ینی با سەریح بین بۆ نمونەوە ئەزانێت ئەو باوکە کاگەر مناڵەکەی قورئان بخوێنێ کەسێکی توونڕەوی لێ دەرەچێ بەڵام وانە ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەنگمان ئەگەر چاو لەو بکەین کانە خولقول القورئان قورئانێک بوو بەڕێگای ئاڕۆیشت دێل ڕۆژێک لە ڕۆژان غەڵەتێکی نەکردووە درۆیەکی نەکردووە تعادای لە کەسێک نەکردووە مافی بەسەر کەسێکەوە نەبووە. من مامۆستا یاسین منەوە پیشەم مامۆسام ئیجازەی سێ قیراءەتم هەیە لە 2002 لەم سنتەری نوری حکمەیە دەرزەڵێمەوە وەکو مامۆستا و دەرسیشم خوێندووە. هەر بژیت مامۆستا پێم بڵێ هەستی چۆنە ئێستا هەندێک لە قوتابیەکانە دوای چەند ساڵی خوێندن تەخەڕوجەکە؟ الحەمدوللیلا زۆر دڵخۆشین بۆی کەوە ئێمە ئەگەر چی لە دنیاشان نەمێنین چەند قوتابیەکمان پەروەردە کردووە کەوا خەڵکی فێری قورئان بکەن وەک پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرموویەتی إذا مات ابن آدم ينقطع عمله إلا في ثلاث كاتب مرۆڤەکان وفا دەکەن سێشت بۆیان ئەمێنێتەوە ئەوتری هەمووی ئەبچڕێ و هیچیان بۆ نامێنێتەوە. یەکێک لەوانە علم ينتفع به زانستێکە کە لە دوای خۆت خەڵکی بڵاوی بکاتەوە. ئەم فێربوونی قورئانە و بڵاوکردنەوەی ئەم قورئانەش ئێمە بۆ ئومێدی کەوا خوای پەروەردگار لە دوای خۆمان قوتابیەکانمان خەڵکی فێری قورئان کەن و ئەجر و پاداش بۆ ئێمە بێت. مامۆستا تا چەند گرنگە دایکان و باوکان مناڵەکانیش فێری ئەم جۆرە سەنتەرانە بکەن ئاشنای ئەم جۆرە شوێنانەیە بکەن بە تایبەتی لە مۆزەی ئێستاە کە سۆشیال میدیا بە شێوازێکی خراپ بڵاو بۆتەوە؟ حقیقەت لە ڕۆژگاری ئەمڕۆیەوە پێویستە هەموو دایک و باوکێک یعنی مناڵەکانی بە شێوازێک پەروەردە بکە کە سبێنێ سوودی لە پیریە گۆچانی دەستیان بن لە دوای مردنی خۆیان ئەجر و پاداشتیان بۆ بچێت. حەدیسەکەی پێشترم تەواو نەکرد کە یەکێک لەوانەی تریشکەوە فەرمێ ولد صالح يدعو له مناڵێکی ساڵحە کەوا دوعای بۆ بکاتەوە ئەجر و پاداشتی ئەم مناڵە چەندێ نوێژ و تاعەت و عیبادەت و قورئان بخوێنێت ئەم مناڵە ئاگەی لێ نییە ئەجر و پاداش بۆ دایک و باوکێچێت. کۆتا پرسیار مامۆستا ئێوە لە کاتی ئەم کەرنتینە و نەبوونی داوام و ڤایرۆسی کۆرۆنایە چۆن ئاگاتان لە قوتابیەکانتان بوو؟ حقیقەت ئێمە لە سەرەتایە وەکو پابەندی ڕێنمایەکانی
حکوومەت بووین کەوتی دەرگای قوتابخانە داخراوە هەموو هۆڵ و یانە و ڕێکخراوەکان هەموو دەرگاکانیان داخست ئێمەش پابند بووین لە دوای ئەوە کە ڕێیان پێداین بە شێوازێکی تر بە ڕێنمایی تەندروستی قوتابیەکانمان بان کردەوە الحەمدولله ئێستا قوتابیەکان دێنەوە دەرس و دەوامی خۆیان دەکەن لەگەڵ پابندبوون بە ڕێنمایەکانی تەندروستی لەوانە بەستنی کەمامەیە کە قوتابیان دێنە سنتەر ئەم دەستگایە کەمامە ئەبەستن و جا قورئانە خوێنن. خوشکە سڵاوت لێ بێ بزانم جەنابەت وەکو دایکی مامۆستا ئالان کە ئێستا بینی لێرە ئەم تەخەڕوج کردو بۆتە مامۆستا هەستی چۆنە چه ئەحساسێک؟ سڵاو لێوەش بێت وەڵای زۆر هەستێکی خۆشە بڵێم وەسف ناکرێ بەڕاستی پێم لەوایە لە هەموو شەهادێک بەلای منەوە گەورەترە سوپاس بخوا من دایکی ئەلەندم مامۆستا ئالەن لە سەنتەری نووری حیکمەیە شەهادەی وەرگرتووە بە جەمی کەبیری وەرگرتووە سوپاس بخوای گەورە زۆر زۆر خۆشحاڵم. ئێستا مامۆستا ئالەن پێشتر ئەوم وەرگرت وتی من ئێستا دەرس بە قوتابی تریشە لەخوا بەزیابێ بەڵێ مامۆستاشە خۆی دوتە لە بەشەم ساڵی جازیان وەرگرتووە سوپاس بخوای گەورە. مامۆستا کوڕەکەت مامۆستا ئالەن لە تەمەنی چەند ساڵی وە ئاشنای ئەم جۆرە شوێنانت کرد؟ وڵای وابزانم لە سێ متەوەستە بوو لە 14 بۆ 15 ساڵی بوو سوپاس بخوا کە هێنامانە ئێرە لەخوا بەزیابێ بازم بچووکترین ئەو کاتش کە ئیجازەی حەفسی وەرگرت بەڵێ ئیجازەی حەفسی وەرگرت بچووکترین تەلەبە بوو لەو کاتەیە ئێستا جوابزانم بچووکترین تەلەبەی عشرەکە وەریگرتووە ئەم ساڵ سوپاس بخوای گەورە. پرسیاری کۆتاییم قسەت بۆ دایکان و باوکان چییە کە مناڵەکانیان ئاشنای ئەم جۆرە سەنتەرانە بکەن بۆی کاتە بەتاڵەکانیان لەم سەنتەرانە بن لە شوێنی کە نەبن؟ وڵایی زۆر زۆر زەرورە بەڕاستی لەبەرەوەی زروفێکی زۆر باش بەڕ خۆتان زانین زروف خراپە بەڕاستی بۆ گەنجەکانمان بە تایبەتی ئێمە زۆر زۆر هەوڵین بۆ کوڕان بۆ کچان کەوا سەنتەری ئاوا بکرێتەوە سوپاس بخوای گەورە مەهر سوپاسی سەنتەری نووری حیکمە ئەکەین بەڕاستی کەوا بەڕاستی مناڵەکانمان لێرە کۆی ئەم سەنتەرە کۆی کردوونەتەوە هیوادارم ئیشەڵڵا هەموو کەسێک مناڵەکانیان لە کوڕ لە کچەکانیان بنێرن بۆ ئەم شوێنانەوە ئەم شوێنانە ئاوادان بێ ئیشەڵڵا. مام قسە بکەم دایکم الحەمدولillah دایکم جازی عشریە من لەگەڵ دایکم يعني وێکەوە تاڵمان کرد الحەمدولillah دایکمان تاڵمان کرد یەکەم کوڕ و دایکی ئیجازەی عشرمانە بێ. پیرۆز بێ لە هەردووکسان پیرۆزبایی لە یەکەم وەکو دایکێک کە کوڕێکی ئەوەنە باش هەیە و لە مامۆستا ئالەن دیشکە ئێستا بۆتە مامۆستا خوای گەورە پاداشتێ و مامۆستاکانی سەنتەر باتەوە بەڕاستی بە ڕێوەبەر و بە کارگوزار و بە هەمووی و بە مامۆستا بە تەلەبەوە دەستان خۆ حەزێتان کێشاوە خوای گەورە پاداشتیەوەش باتەوە. زۆر زۆر سپاسی خوای گەورە ئەەکەم کە خوای گەورە کوڕێکی وای پێی بەخشیوم زۆر زۆر سپاسی خوای گەورە ئەەکەم کە هەموو مامۆستاکانی تەمەن درێژ بن. پیرۆستان بێ ئیشەڵا تەمەنی درێژ بێ و تەمەنی پڕخێر و بەرەکەت بێ. لە تەمەنی چەنەوە کاکە ڕەنج ئاشنای ئەم جۆرە شوێنانە کرد ئەم جۆرە سەنتەرانە کرد؟ لە تەمەنی سێ ئیفتیداییەوە خستومەتە سەر بەر قورئان خوێندنەوە. یعنی سێ ئیفتیدایی بووە؟ ئیفتیداییەوانێ خستومەتە بەر قورئان خوێندنەوە. خوای گەورە مامۆستاکانی سەرکەوتووکە دایم یعنی هینیان نەکردووە خافڵیان نەکردووە و من خۆم بەدوایەوە بووم ئەوانش خافڵیان نەکردو بە هیچ شێوەیە. کاریگەری بۆ نمونە لەو تەمەنە مناڵی کە هەی بووە زۆر جارە بینی مناڵ تەمەنی منداڵیە هەندێ ڕەفتارەکە ڕەنگە باش نەبێت ینی بەوەی نەزانینەوە تاشەن ئەم سەنتەرانە کاریگەریان لەسەر ڕەوشی مناڵ و ڕەفتاری منداڵەیە لە تەمەنی منداڵی. خوای گەورە هەچ کەسێک یارمەتی ئەم سەنتەرانەیە خوای گەورە سەرکەوتویان کە بەڕاستی ئەم سەنتەرانە شوێنێکی زۆر زۆر ڕێک و پێکە داوا لە هەموو موسڵمانێکەکەین مناڵەکانیان بخەنە بەر ئەم شوێنانەوانێ بێن لەم شوێنانە فێری قورئان خوێندن و فێری ڕەوشت و ئەخلاقی بەرزیان بکەن لەبەر ئەوەی کە یعنی سەرکەوتوو ئەبنی ئیشەڵڵا. وەزانین لە ئێستایە بەوەی ئەو ڕێژە زۆرەی ئەنتەرنێت و با بڵێن سۆشیال میدیا و فەیسبوک و ئەمانە زۆر دایک و باوک گیری خواردووە بەدەست منداڵەکەیەوە تاشان گرنگە دایکان باوکان منداڵیان فێری ئەم جۆرە شوێنانە بکەن بۆی لێرەوەی تر منداڵەکە فێر بکرێت. بەڕادەیەکی زۆر بەڕادەیەکی زۆر 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 گرنگە ئەبێ دایکان و باوکان چاویان لە مناڵەکانیانەوە بێ بیان خەنە ئەم شوێنانەوە لەبەرەوەی ئەم شوێنانە شوێنێکی زۆر زۆر پڕ بە خێر و بەرەکەتە. کاک زۆر سڵاوت لێ بێ وەکو بەڕێوەبەری ئاهەنگەکە و کارگێڕی سەنتەری نووری حیکمە ئەمەوێ لەسەر ئەو قوتابیانی کە لێرە تەخەڕوجیان کەی کرد چەند ساڵە لێرە خەریکی خوێندنن مامۆستاکانیان چۆن وانەکانیان پێدەڵ. بسم الله الرحمن الرحیم دیارە ئەمڕۆ ئێمە نوێمین ئاهەنگی ساڵانی دەستگای نووری حیکمە و پەرۆدۆ ڕۆشنبیری تایبەت و پێدانی مۆڵەتی قراءەت و قراءەتی قورئان و لە قراءەتە جیاواز و ڕیواتە جیاوازەکانمان بەڕێوە برد.
ئاهەنگی ئەم ساڵ تایبەتمەندی هەبوو تایبەتمەندیەکەەوە بۆ هۆی نەخۆشی کۆڕۆناوە ئاهەنگەکەمان کردە 3 بەشەوە ئەمڕۆ بەشی سێمی بەڕێوەچوو لە بەش یەکەم و دووەمە خوشکان مۆڵەتیان وەرگرت لە بەش سێمە برایان کۆی گشتی ئەو فێرخوازانەی مۆڵەتیان وەرگرت لە ئاهەنگی ئەم ساڵدا لە نوێمین ئاهەنگی ساڵانەدا بریتی بوون لە 98 فێرخواز 40 مۆڵەتدار سپاس بۆ خۆی گەورە ئەم بەڵێ مۆڵەت پێدراوانە هەرهەمویان ڕێکارەکانی مۆڵەت وەرگرتنیان گرتوتە بەر لە خوێندنی ئوسولی قراءات و لە خوێندنەوەی قورئان لە بەردەم مامۆستاکان و لە ئیمتیحانکردن و لە هەموو ئەو ڕێکارانەی کە لە دەستگای نوری حکما بەڕێوەچێت. باشە کاکتۆر تا چەند گرنگە دایکان و باوکان منداڵەکانیان هەر لە تەمەنی منداڵی و فێری ئەم شوێنانە بکەن ئاشنای ئەم جۆرە شوێنانەی بکەن بۆی کاتەکانیان لێرە بەسەر. طبعا فعلا وایە زۆر گرنگە باوکو دایکان ئەم شوێنە بەڕاستی خوێندنگاکان دەتوانن بەڵێم بەهای پەروەردەی خۆیان لەدەستداوە و باوکان و دایکان بێهیوا بوون لە خوێندنگا و لە مەکتەبەکانە مناڵەکانیان پەروەردە بکردن بۆیە ئەم سەنتەرانە و ئەم جۆرە شوێنانە کە تایبەتن بە پەروەردەکردنی مناڵان گرنگیان هەیە و پێویستە بەپێی بوونی بە عەدەدی بوونی قوتابخانەکانم جۆرە شوێنانە هەبن و لێرەشدا ئەمە توانیمان سپاس بۆخوا لێرەدا لە لقی سلێمانی بە بنکە سەرەکیمان و بە بنکەکەی بەکرێجۆ بنکەی گەڕەکی سێتوانمانەوە نزیکی 1000 منداڵ لە خۆ بگرین لە منداڵان و توانیمان پەروەردەیەکی باشیان بکەین و لە وەرگرتنی فیدباکیشدا لە باوکو دایکی منداڵەکان دیارە ئەو مامۆ دەرکەوت و فعلەن ڕۆڵی باشمان بینی و سپاس بۆخوای گەورە لە پەروەردەکردنیاندا. کۆتا پرسیارم ئێوە لە کاتی کەرەنتینە و ئەم ڤایرۆس و پەتایی کە ساڵی 2020 هەیە چۆن وانەتان بە قوتابیەکان و بە ئەو تەلەبانەی هێرەوتوە؟ ئێمە هەر لە دوای مانگی سێەوە لە دوای کە با بڵێن کە لێمان معلوم و کە ناتوانین لێرە بەردەوام بین دوای مانگێک لە کەرەنتینە بڕیارماندا کە خوێندن و فێرکردنەکانمان بکەنە ئۆنلاین و ڕێگای ئەلکترۆنی لە ڕێگای تەلەفۆن و ئەوانەوە لە ڕێگای تەلەفۆن و لە ڕێگای هەندێک لە ئەپلیکیشنانەوە کە هەیە بەکارمانێنان بۆ فێرکردن و بەڕێوەبردنی فێرکردنەکان. لە کۆتایە ئەمەی کە لە پشتی منەوەی بینن ئەو قوتابیانن کە دوای چەند ساڵێک خوێندن هەیەە 3 ساڵ 4 ساڵ 2 ساڵ خەریکی دەرس خوێندن بۆ لەم سنتەرانە لەلایەن کۆمەڵی مامۆستاوە کە ئەوانیش مۆڵەتی قورئان خوێندنەکان لەوانەی پێشووتری خۆیان وەرگرتووە ئەمانە کەی بینن پشتوێنێکی سەوزیان لەسەرشان دراوە ئەمانە و قوتابیەکان ئێستا تەخەڕوجەکەن و دەبنە مامۆستا لە دوای خۆیان کۆمەڵی قوتابی تر فێرەکەن ئەوانەی سەرۆژ مامۆستاکان کە دەرزیان پێوتوە. ئەوەی کە دەمەوێت بڵێم لە کۆتایی زەرورە هەمومان بۆ منداڵەکانمان بۆ کەس و کارمان بۆ ئەوانەی کە لە تەمەنێکی کەمەوە ئێستا منداڵن کە توانای فێربوونی باشیان هەیە ئاشنای ئەم جۆرە شوێنانە بکەین بۆ ئەوەی لێرە هەم قورئانی پیرۆز بتوان بخوێنەوە فێریان بکەن و بۆ دوای خۆشیان قوتابی تر پێ بگەێنن چونکە ئەمە دەمێنێتەوە بۆ کیامەتیان و دەبێتە خێرێکی بەردەوام کە ڕەنگە دوای خۆشمان ئەو خێر هەر بەردەوامی هەبێت و لەگەڵ ئەوە شافێری پەروەردەیانەکەن بە تایبەتی بۆ دایکان و باوکان کە ئێستا زۆرێک لە دایک و باوکان یان زۆر دایک و باوکەیە گلەیەوەکە کە منداڵەکەی باش نییە لەگەڵی ڕەفتاری باش نییە لێرە فێری پەروەردەیشان دەکەن. لە کۆتاییە ئەمەش پیرۆزبایی لەم قوتابی بەڕێزانەکەین ئینشاءالله بتوان ئەمانش لە دوای خۆیان بەردەوام من و کۆمەڵی قوتابی تر پێ بگەێنن. پامی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی تر و تەوەرێکی تر بەخوای گەورەتان سپێرین خواتان لەگەڵ.